سەبارەت بە ماتۆرسکیلەکان ئێمە تەواو وەکو بەڕێوەبەرایەتی هاتووە هەولێر ماوەی نزیک لە ساڵێک دەبێت نەسمان بۆ کردووە کە مەترسی زۆربوونی ماتۆرسکیلی بێ تابلۆ و بێسەرەتا و بەبێ پێداویستی سەلامەتی بەکاربێنن ئەوانە لە شەقامەکان ڕوو لە زیادبوونەوە لەگەڵ ئەوەش ڕێژە ڕووداوەکانی هاتووە ڕووی لە زیادبوون کردەوەی کە تێدا ماتۆرسکیل تێدا تەرەفە بۆیە دەستمان بە هەڵمەتێک کردووە و هەڵمەتەکە تاکو ئێستاش بەردەوامە واگەر ببین ئێستا لە دوامەوە ژمارە و ماتۆرسکیلانە دیارە یعنی ژمارەیەکی یەکجار زۆرەکە ژمارەکان لە نێوان دەتوانم بڵێم 2500 تاکو 3000 ماتۆرسکیل دەبێتن کە تاکو ئێستا دەستیان بەسەداگیراوە طبعا ئەو ماتۆرسکیلانش کە دەستیان بەسەداگیراوە سەرجەمیان ئەوانن کە بێ تابلۆن یاخود بێ سەرەتان و شروعی تۆمارکردنیان تێدانێت جگە لەوەش هەندێک لەو ماتۆرسکیلانەی ئەو کەسانن کە مۆڵەتی شوفێریان نییە و مۆڵەتی شوفێریان پێش نادرێتن چونکە بەپێی یاسای عراقی کەسێک کە بێتن ماتۆرسکی لێ بخورێتن دەبێت عراقی بێتن بەڵام ئەوانە زۆربەیە زۆری ئیبراهانی کوردانی ڕۆژئاو ئاوەرەکان کە ئەوان بەپێی یاسا نەتوانین مۆڵەتیان بدرێتێ بۆیە ماتۆرسکیلەکانیشان دەست بەسەداگیر